دوای 2 ساڵ لە ڕاگیرانی وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان ڕێکەوتنی لەگەڵ وەزارەتی نەوتی فیدراڵ لەسەر دەستپێکردنەوەی هەناردەی نەوت ڕاگەیاند. لە ڕاگەیاندراوێکدا وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان ئاشکرای کرد. دوای پەیوەندی و هەماهەنگی نێوان وەزارەتی نەوتی فیدراڵ و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم ڕێکەوتن کرا و جەخت کرایەوە لەسەر دەستپێکردنەوەی هەناردەی نەوت. بە پێی ڕاگەیاندراوەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان هەناردەکردنەوەی نەوت بە پێی ئەو بڕە دەبێت کە بەردەستە. ڕاشیگەیاند ڕۆژی یەکشەممە تیمێکی تەکنیکی هاوبەش پێکهێنرا بۆ ئەوەی پشکنین بۆ بۆری ناردنی نەوت بکات و دۆخی بۆریەکە ئاشکرا بکات. لای خۆیەوە کۆمەڵەی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکۆر لە ڕاگەیاندراوێکدا ئامادەی بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە ڕێبۆری نەوتی عێراق تورکیاوە ڕاگەیاند. لە ڕاگەیاندراوەکەی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستاندا هاتووە ئامادەین بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە ڕێگەی بۆری نەوتی عێراق تورکیا دوای گەیشتن بە ڕێکەوتن لە نێوان بەغدا و هەولێر کە پارێزگاری لە مەرجە گرێبەستی و بازرگانی و ئابووریە ئێستاکانی کۆمپانیا نەوتیەکانی کارا لە هەرێمی کوردستان بکات. ئەپیکۆر ئەندامانی ئەو کۆمپانیا نێودەوڵەتیانن کە وەبەرهێنان لە بواری نەوتی هەرێمی کوردستان دەکەن ڕاشیگەیاند چاوەڕوانی واژۆکردنی ڕێکەوتنامەی نووسراوی فرۆشتنین لەگەڵ حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان کە شەفافیەت و گەرەنتی پێدانی پارە بۆ بەرەمێنان و گواستنەوە بەبێ دەستوەردانی سیاسی دابین دەکات. بەرەو پێشچوونە خێراکانی پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دوای ئەوە دێت ئێوارەی ڕۆژی شەممە وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند ڕێکارەکانی دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە بەندەری جەیهانەوە تەواو بوون. هەردوای ڕاگەیاندراوەکەی وەزارەتی نەوتی فیدراڵ شاندی دانوستانکاری هەرێمی کوردستانیش ڕوونکردنەوەیکی بڵاو کردەوە و ڕایگەیاند پێویستە پێش دەستپێکردنی هەناردەکردن ڕێکەوتنێک لەسەر دیاریکردنی بڕێک بۆ بەکارهێنانی ناوخۆیی هەرێم بکرێت و ڕێوشوێنێکیش بۆ پێدانی شایستەی کۆمپانیاکان دیاری بکرێت. لە 25 ئادار مانگی 3 ساڵی 2023ەوە دوا بە دوای بڕیاری دەستەی نێوبژیوانی پاریس بە بەرژەوەندی حکوومەتی فیدراڵ لەسەر سکاڵایەکی دژ بە تورکیا کە لە ساڵی 2014 بە بێ پرسی بەغداد ڕێی بە هەناردەی نەوتی هەرێم داوە هەناردەی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانی هەرێمی کوردستان و 75,000 دیکەی کەرکووک لە ڕێگەی بۆریەوە وەستا. دوای 2 ساڵ لەو بڕیارە لە سەرەتای مانگی داهاتوەوە لە ڕێی کۆمپانیای بە بازاڕکردنی نەوتی عێراق سۆمۆوە دەست پێدەکاتەوە.